هەر سەبارەت بە کاریگەری بڕیارەکانی سەرۆکی حکوومەت لەسەر جوڵەی بازار بەڕێز ئاوارە بەختیار ڕەسوول مامۆستای زانکۆ و پسپۆڕ یابووری لەگەڵمان دەبێت. بەڕێز ئاوارە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان، خۆشحاڵم لەگەڵمانی. ئەم بڕیارانە تا چەند کاریگەری لەسەر بژانەوەی بازار دروست دەکات؟ سەرەتا سڵاو لە جەنابتان و لە بینەر و بیسەری کوردستان 24. طبعاً ئەوەی کە ئاشکرایە لای هەمووان کە موچە یاخود بڵێن ڕاتب ڕاستە بڵێ مافێکی سەرەتایی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و لە هەمان کاتیشدا ئەرکی حکوومەتە بەوەی کە دابینی ئەم شایستەدارایانە بە فەرمانبەرەکانی بکات. بەڵام ئەوەی کە جگای تێڕامان ئەوەیە کە ئێمە هەرێمەکەمان لە ژێر کاریگەریەکی زۆر خراپ دابوو لە فترە زەمەنیەی کە بڵێن هاتۆتە پێشێ لە ڕوانگەی سیاسیەوە کەوای کردووە ئەو ئەزمونەی کە سەدان ڕۆڵە لە وڵاتە خوێنی بۆ داوە کەوتۆتە ژێر مەترسیەوە. بەڕاستی جێگای دەستخۆشیە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران توانیویانە کە ڕێکەوتنێکی ئاوا بکەن کە هەم پارێزگاری لە ئەزمونەکە بکات و هەمیش شایستەداراییەکان و مافی فەرمانبەرانی دابین بکات. ئەمە جێگای دەستخۆشیە. لە هەمان کاتدا بۆ پرسیارەکەی جەنابێت بەنسبەت مەسەلەی کاریگەریەکانی بێگومان کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەبەروەی توانای کڕینی هاوڵاتیان لەبەروەی هەرێمی کوردستان خاوەنی فەرمانبەرێکی زۆری حکومیە کە ژمارەیان لە ملیۆنێک بەرەوسەرە بە دڵنیاییەوە گومان لەوە دانیە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هێزی کڕینی تاکەکان دەبێت و بژانەوەی بازار لە هەموو سەکتەرەکان دێتە ئاراوە هەرچەندە پێویستی بە کات هەیە لەبەروەی فترەیەکی زۆرە کە ڕاتب دابەش نەکراوە نزیکەی 50 ڕۆژێک دەبێت. بەڵام بەگومان بە بەردەوامی ئەو کردارە کاریگەری زۆر ئیجابی لەسەر بازار و لەسەر سەکتەرەکان و لەسەر هەموو کایەکانی بازار دەبێت. باشە تا ڕادێک ناسەقامگیریی ئابووری هەیە ئەم بڕیارە تا چەند ئەم بڕیارانەی کە دراوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی پێشۆدادای تا چەند سەقامگیری ئابووری دروست دەکات؟ بەڵێ هەر بڕیارێکە حکوومەت لە بەرژەوەندی هاوڵاتیانی و لە بەرژەوەندی تاکەکانی وڵاتەکەی بیدات بێگومان دەبێتە مایەی سەقامگیری سیاسی و دەبێتە مایەی سەقامگیری ئابووری. چونکە ئێمە دەزانین کە سیاست و ئابووری دوور و یەک دراون. بێگومان ئەم بڕیارانە کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندان چ لە مەسەلەی دابشکردنی ڕاتب چ لە مەسەلەی کەمکردنەوەی باج و ڕسومات چ لە مەسەلەی لێخۆشبوون لە سزا و غەرامەکان و لە بڵێن خەرجی کارەبا و ئەوانە هەر هەمووی بە کۆی گشتی ئەگەر کۆی بکەینەوە سەریەک کاریگەری زۆر ئیجابی لەسەر ژیانی خەڵکو و لەسەر بڵێن لایەنی ئابووری تاکەکان و وڵات بە گشتی دەبێت. زۆر باشکا گاوەڕێ بڕاری لە خۆشببوونەکان لە کرێ و کەسانەی کە لای شارەوانی کرێچین تا چەندە کاریگەری لەسەر بژێوی ژیانی خەڵک دروست دەکات؟ حتمما کاتێک کە خاوەن بە کارێک مەساریفی ڕۆژانەی کەم دەبێتەوە چ لە مۆزوعی کرەیە چ لە مەسلەی باج و ڕسوماتە کاتێک کە خەرجەکانی کەم دەبێتەوە ئەو کەمبوونەوەی خەرجەکان مەفروزە ڕنگدانەوەی هەبێت لەسەر کەمکردنەوەی نرخەکان لەسەر ئەوەی کە هاوڵاتی لە کۆتاییدا بتوانێت سوودمەند ببێت. ئەوەی کە زۆر جێگای بڵێن تێڕامانە لەو بابەتەدا مەفروزە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت لە دوای جێبەجێکردنی ئەم خاڵانەوە سەر چاودێری بازار بکەن و بابەتی کەمکردنەوەی نرخەکان بسەپێندرێت بەسەر بازرگانەکاندا بە تایبەتی لە مەسلەی کەمکردنەوەی ئەو خەرجیانە یاخود کەمکردنەوەی ڕسوماتی گومرگی مەفروزە یەکەکانی ئیداری شارەکان بتوانن چاودێری بازار بکەن و کاریگەریەکانی بەڕاستەوخۆی لە ناو خەڵکدا بۆ هاوڵاتی تاک بڵێن ڕنگ بداتەوە جێبەجێ بکرێت. باش ئەوانی کە باست کرد گاوارە تا چەند هاوسەنگی ئابووری دروست دەکات؟ هەرگومان لەوە دانیە کە هاوسەنگی ئابوووریەکە پەیوەندی بە توانای کڕینەوە هەیە. توانای کڕینی تاکەکانی هەرێمی کوردستان لە فترەی زەمەنی چەند مانگی ڕابردوودا لەبەر ئەو هەموو کاریگەرە سیاسیانەی کە لەسەر لایەنە ئابوووریەکەش هەبووە هاوسەنگیەکی بڵێن ناهاوسەنگێکی ئابووری زۆر خراپی خستۆتە ناو بازارەوە. هەموو سەکتەر و کایەکان لە هەموو بوارەکانی بازاردا لە بواری عقارات بگرە لە بواری جلکوبەرێک لە بواری خۆراک لە هەموو ڕوانگەکان و لە هەموو سەکتەرەکان ناهاوسەنگی دروست بووە کە خەڵک توانای کڕینی نییە. خۆ ئەگەر توانای کڕینیش هەبوو بێ لەبەر وەی سایکۆلۆژیەن ناخی تاکەکان تەواو نییە و خەڵک مەترسی لەسەرە لەوەی کە ئایا
کە ئەم ئەزمونەی ئێمە هەرێمی کوردستان چی بەسەر دێت خەڵک حەزەر دەکات هەر ئەم حەزەرکردنە ئەو ناهاوسەنگی دروست کردووە بێگومان استقراریەتی سیاسی استقراریەتی اقتصادی بە دوای خۆیدا دێنێت زۆر گومانی تێدا ئەم بڕیارانە تا چەندە دادپەروەری ئابووری و کۆمەڵایەتی دروست دەکات هەر دووبارە ئەو قسانەی کە ئێستا کردم ئەو هاوسەنگیە ئابووریە کە دێتە ئاراوە کە حکوومەت یەکێک لە ئەرکە پێشینەکانی بریتیە لە ڕاستکردنەوە و وهەروەها کۆنتترۆلکردنی بازار لە هەموو ڕوانگەکانەوە جا چه بەکەمکردنەوەی باج و ڕسوماتە چه بەکەمکردنەوەی سوودی بانکیە چه بە پێشکەشکردنی قەرزە چه بە پێدانی زەویە بە مامۆستایان یان بە فەرمانبەرانی چه بە هەموو ئەو ڕێکارانە دەبێتە مایەی ئەوەی کە اقتصادیان کە وڵاتەکە جێگیر بوو حتمما کاریگەری لەسەر دادپەروەری کۆمەڵایەتیش دەبێت کاریگەری لەسەر نەبوونی جیاوازی چینایەتی دەبێت کە ئەمەش لە کۆتاییدا خەونی هەموو تاکێکی وڵاتەکەیە کە بتوانێت بە شێوازێکی ئازادانە و بە ڕێز و حرمەتەوە و بەوەی کە عیزەتی نەفسی پارێزرا و بێ بژیت لەو خاک و نیشتیمانەدا. بەڵێ بەڕێز ئاوارە بەختیار ڕەسوڵ مامۆستای زانکۆ و پسپۆڕ یابووری سوپاس بۆی کە لەگەڵمان بووی.